بەناوی خۆی بەشتی مێهرەبان دیارە ئێمەوەڕەوە کۆمەڵبەندی هەشت سوانی کۆمەڵ ئیسلامیەتین سەردانی بەرانی یەکگرتومان کرد مەڵبەندی سۆران زۆر سپاسی پێشوازەکەیان دەکەین. ئێمە وەکو دوای تەوابوونی کۆنگرە و بەستنی کۆنگریان پیرۆزبایی سەرکەوتیان بۆ دەخوازیین و لە سەردانا تاکیدمان لەسەر کار و پرۆژەی ئیسلامی کردەوە کە بتوانین بێکەوە هەماهەنگی زیاتر کار و پرۆژەکانی ئیسلامی بەرەو پێشتر بەرین و هیوای سەرکەوتیان بۆ ئەخوازیین هیوادار ئەم کۆنگرە بێتەوە کۆنگرەیەشی سەرکەوتوو و دەستکەوتی گەوری لێ بکەوێتەوە بۆ کار و پرۆژەی ئیسلامی. بێگومان باسمان لەوەش کرد کە ئێمە چۆن بتوانین لە داهاتوودا لە ئایندەدا کار و پرۆژەی ئیسلامی بێکەوە بە هاوبەشی لەم دەڤەرە ئەنجام بدەین و بتوانین زیاتر ئەم کاروانە ئیسلامی کە دەستی پێکردو و لە ئارەدا ئێستا و بەرەو پێشتری بەرین و پرۆژەکانمان هاوبەش بکەین و هەماهەنگی تەواومان هەبێت بۆ کار و پرۆژەی ئیسلامی. ئەمڕۆ ئێمەش وەک مەڵبەندی سۆرانی یەکگرتووی ئیسلامی کوردستان زۆر بەسپاسەوە بەخێرهاتنی مەڵبەندی کۆمەڵی ئیسلامیمان کرد لە سۆران کە بە ناوی کۆنگرە هاتبوون تەوابوونی کۆنگرە تام سوپاسیانەکەین. بەڕاستی ئێمە هەر لە نمێژەوە وەک یەکگرتوو کۆمەڵ لەم دەڤەرەدا پەیوەندیی تۆڵمان هەیە و لە زۆر بواران چالاکی هاوبەش و کاری هاوبەشمان ئەنجام داوە. بەڕاستی ئەمڕۆ ئێمە کە لە ساحەی هەرێمی کوردستاندا ئیشەکەین لە هەموو کات زیاتر پێویستمان بەو هاوکاریە هەیە بەو پرۆژە هاوبەشەیە کە ماوەیەکە ئیشی لەسەر دەکرێت. بەڕاستی ئێمە پەرەی پێ بدەین و گرنگی پێ بدەین چونکە دەرکەوت ئێمە وەک ئیسلامی پێویستمان بە هەماهەنگی زیاتر هەیە، پێویستمان بەوەیە کە لەگەڵ یەک بین و پرۆژەکانمان زیاتر بەرەو پێ گەشەی پێ بدەین. بەڕاستی چونکە دەرکەوت خەریکە لایەنەکان لێک نزیکە بنەوە بەڕاستی و هەر یەک هەوڵەدا بەرەیەک لە بۆ خۆی دروست بکە. ئێمە وەک موسڵمانانیش وەک ئیسلامیش بە هەمان شێوە پێویستمان بەوە هەیە ئێمە بەرەی خۆمان پتەوکەین و هەماهەنگی و کاری هاوبەش زیاتر بکەین. لەو دەڤەرەش ئێمە لەگەڵ برایانی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی قسەمان لەوەش کرد کە ئێمە زیاتر کاری هاوبەش ئەنجام بدەین و بیر لە کاری هاوبەش بکەینەوە بۆی دڵی خەڵکی خۆمان جۆ جەماوەری ئیسلامی خۆشکەین ئینشاءالله.